بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين لزنجير باسی بڕوانەدا بەویستی و ڕەحمەتی خوای پەروەردگار وەکو تەواوکەری بابەتی دوێنە شەو باسی ڕێز دەکەین. ڕێز کە خەریکە لە ناو مسڵماناندا لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان و بیسەران و بینەرانی ئەم وتارە و ئەم زنجیرەیە خەریکە کەم دەبێتەوە، کاڵ دەبێتەوە. دەمانەوێت بەم چەند وشەی ئینشاڵڵا تۆخی کەینەوە. ئەگەر کاڵبوونەوەمان هەیە تۆخی کەینەوە لە ژیانی کردداری خۆماندا و بە ئاگا بینەوە. مسڵمان بە ڕێزە، ناسنامە یەک بەیەکی جەنابتان بریتیە لە ڕێز و حورمەت. مسڵمان دەبێت بەوە بناسرێتەوە خۆی بە ڕێزە، ڕێزیش لە هەموو کەسی بەرامبەری دەگرێت. دوای ڕێزگرتن لە دایک و باوک لە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانمان پێکراوە ڕێز لەمانە بگرین. یەکەمیان بەڕێزان بە ساڵاتچوان، ئەوانەی بە تەمەنترن لە خۆمان، ئەوانەی ڕیشسپی و سەرسپیەکانی ناو کۆمەڵگان دەبێت ڕێزیان لێ بگرین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ترمیزی بە ژمارە فەرموودەی 2023 ڕیوایەتی کردو دەفەرمێ ما ئەکرەمە شاب شەیخا لسنه إلا قەیەض الله له من یکرمه عند سنه. هەر کەسێکی گەنج، هەر گەنجێک ڕێز لە پیرێک بگرێ، ڕێز لە بە ساڵاتچوو و دان عمرێک بگرێ، لیسنی سەیری فەرمودەکەکەن، بەس لەبەر خاتری ئەوەی کە بەتەمەنترە لە خۆت، بەس لەبەر خاتری ئەوەی کە ڕیژی سپیە، کە سەری سپیە، کە پشتی دێشێ، کە لاواز بووە، کە تەمەنێکی لە ئیسلامەتیدا بەڕێ کردووە، خوا بەس لەبەر ئەوە ڕێزی لێ دەگرم، هیچ ئومێدێکی ترت پێی نییە، تەنانەت خزمن نییە، جاریوان ناسیاون نییە، بەس کە سەیری دەکەی ئەوە چۆتە عمرەوە. لە سەرەیەکی نانەوادا لە سەمونخانەیەک وەستاوی کابرا زۆر بەتەمەنە، کوڕەکانی بۆ پاشەوە نردویانە، بەربانگ نردویانە، فەقیرە کردویانە بە خزمەتکاری ماڵ. تۆ لە جیاتی ئەوەی بڵێ ئەوە کەسن نەبوو، بڵێ من دێمە دواوەرە تۆ پێشەوە، بە هەموو بڵێن فەرموو مام حاجی تۆ وەرە پێشەوە، دایە گیان تۆ وەرە پێشەوە، لە پاسێکای شوێنەکەت هینە شوێنەکەی بۆ چۆڵ دەکەم، تۆ وەرە دانیشە قەیناکە من بە پێوە دەبم، لە دایرەیەکە ئەو وەستاوە لە سەرەکەدا تۆ گەنجی، ئەگەر ئەم هەڵوێستت هەبوو لەبەر خاتری خوا ڕێزت لێگرت، لەبەر خاتری الله سبحانه وتعالى ڕێز لەو بە تەمەنەگرت، خوای گەورە قەرەبوت بۆ دەکاتەوە کە پیر بووی تۆش چوویتە تەمەنەوە ئیلا خەڵکێک دەنێرێ ڕێزت لێ دەگرێ. ئیلا قەرەبۆکەت چییە؟ ئەوەیە لە پیریدا بێڕێز نابی. ئەم چەکەت با پێ بێ لە بانقەکەی خۆتە. ئەی گەنجانی بەڕێز، بەردەوام کەسێک لە خۆتان بە تەمەنتر بوو ڕێزی لێ بگرن، بەس بە ئومێدی ئەوەی خوایە ئەگە منیش تەمەنم درێژ بوو ڕۆژە پیر بووم بێڕێز نەبم. واللهی ئەو هەڵوێستەی لە گەنجەتیدا نواندوتە بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پیریدا دێتەوە ڕێگات. چیت شاند بێ ئەوە دەدوریتەوە. بێڕێزیت بە پیرەکان کرد بێ، بێڕێزیت پێ دەکرێتەوە لە پیریدا. تەمەن شەرمی لە کەس نییە، چێ دەڵێت تۆش پیر نابی. بەڵام هەر کەسێ ڕێز لە گەنجەکان بگرێ، خوای لە پیرەکان بگرێ، خوا ڕێزداری دەکا و لە پیری ڕێزی لێ دەگیرێ. بەڕێزان وشەی پیر جاری وایمە پێ قەڵسین، هەڵە پیر بووی. وشەی پیر یعنی مامۆستا، یعنی حەکیم، یعنی لێزان. کەسێک کە دەڵێن پیر بووە بەڕاستی دەبێت پێگەیشت بێ، بەڕاستی مامۆستا بێ، حەکیم بێ، لێزان بێ. ئەها لە کوردەواریدا چەند ناوێکمان هەیە، وەکو پیر شالیاری شارە زووری، ها پیری لەگەڵە، پیر شالیار، پیر خدری شاهۆ، پیر مانسوور، پیرە مەگرون، پیری شەوچێڵ. ئەمانە کە عالم و زانابوون چوونە تەمەنەوە، مەبەزەوە نییە تەمەنیان زۆر بوو بێ، مەبەزەوەی بەڕاستی حەکیم بوون، زانابوون، مامۆستا و لێزان بوون. بۆیە کەسێک کە چووە تەمەنەوە ئەبێ ڕێز لە خۆی بگرێ. حەیفە لەگەڵ ڕێزمدا بۆ سەر و ڕیسپیەکان هەموو لایەک. حەیفە ئینسان بە تەمەن بێ، با پیرە بێ، باوە گەورە بێ، هێستا هەرزەکارانە ڕەفتار بکە، ڕێزی خۆی نەپارێزێ، هێستا هەڵوێستەکانی وەکو گەنجێکی مڕاهیق وابێ، هیچ لە ژیان فێر نەبوو بێ. دکتۆر محەممەدی خانی زانە و بیرمەندی گەورەی ڕۆژهەڵاتی کوردستان دەفەرمێ پیر دەزانێ بەڵام ناتوانێ. پیر هەموو شتێک دەبێ بزانێ. تەمەنێک ئەزمموی کۆ کردوتەوە بەس ئەوەیە ناتوانێت بە کردار بیانکە. بەڵام بەداخەوە هەیە پیرە بەڵام هێشتا نەزانە. ئەوە بەڕاستی غەدری لە خۆی کردو، گە ڕێزیشی لە نەگیرە خۆی بێ ڕێزی بە خۆی کردو، خۆی هەرزەکارانە ڕەفتار دەکا.
بۆیە دەبێ ئاگامان لە خۆمان بێ پیر دەزانێ بەڵام ناتوانێ ئەی ئەگەر نەشتوانێ و نەزانیش بێ بەڕاستیەوە کارە ساتە ئەی بەتەمەنەکان ئاگاتان لە خۆتان بێ کارێک مەکە خوا نەخواستە وا بکەی بەدەستی خۆت ڕێز لێ نەگیرێ ئافرەتی وای بە ساڵات چووە سەری سپی بووە بۆتە دایە گەورە هێشتا فیتنەی بینی بووکەکانی دەکا بەداخەوە هێشتا لەبەر دەرگا مڕاقەبەی ژیانی خەڵک دەکات کە خەڵک لێت بێزار دەبێ ئەبووە تۆ مامۆستای گەڕەکبی بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆی دوو بووکت هەیە وەکو یەک تەرازوویەک دانی نەهێڵی بەموو بەلای یەکێکیان بڕوە دڵیان بەرامبەر یەک گەرد نەگرێ دوو کەس عاجز دەبن لە جیاتی فیتنەیان لە بەینا بکەیت تۆ بەسەری سپی و بچی سڵح و سەڵاحەت بکەیت لێزانبی ئەزمونەکانی ژیانی خۆت کە هەڵەت کردووە بەو گەنجانەی بڵێ من لە کاتی خۆیان لەگەڵ هاوسەرەکەمە ئەو هەڵم کرد خواتەوە مەیکە خۆزگەی ئێستا تەمەن بگەڕایەوانە و ئافرەتێکی باش بوومە بۆ هاوسەرەکەم وەڵا پیری بە ساڵاتی وا هەیە لەگەڵ ڕێزمدا بۆ دایە حاجی و ئەوانە بچێتە ماڵێکەوە فیتنەی وا دەنێتەوە ژنەکە بە تەڵاقدان دەدا هەر زمانە نازانم چییە هیچ فێر نەبووە لە ژیاندا زاری وا بەداخەوە تەسبیحێکی پێ بە حساب سڵاوە لێدا و تەسبیحاتیش دەکا نە ئێمە دەبێت ڕێز لەوانە بگرین کە ڕێزیان لە خۆیان گرتووە کە زانان بەڵام ئەوەندە هەیە ئێستا ناتوانن دووەمیان ڕێزگرتنی مامۆستاکان ڕێزی مامۆستای مزگەوتت بگرە پێێتەوە ماندووە ڕێزی مامۆستای قوتابخانە بگرە هەر کەسێ لە بنەڕەتیەوە دەرسێکی پێدوت پێت تا دەچیتە زانکۆ خۆشەویستم ڕێزی بگرە ئەزیزەکەم جاران چەند حرمەت هەبوو خەڵک تەلەبە زۆر جگەرەوشتی دەکێشە ئەو زەمانی هەشتاکان و ئەوانە خەڵک بینراوە کە مامۆستاکەی لەو سەرەوە دەرکەوتۆ جگەرەکەی لەناو دەستیا کوژاندۆتەوە لە شەرمی مامۆستا ئێمە مناڵ بووین مامۆستای ئافرەتیشمان هەبوو لە ماڵەوە داهات نەدەرێ مامۆستا لە ماڵەکەی خۆیانداتە دەردەچوینەوە ژوورەوە پێعیب بوو مامۆستا چۆتە بازاڕ تۆش بەدوی ئەوە بڕۆی ئێستا خەڵک لە زانکۆدا قاز لەسەر قاز دادەنێ و موبایل دەردێنێ ئوستازێکی جامیعە بەسەری هەر حیسابیشی بۆ ناکە ئەبێ مامۆستا خەمیەوەی بێت تەلەبەکە بەگژیانەچێ بۆیە ئەو گەنجانەی ئێمە کە پەروەردەکراوی مزگەوتن ئەگەر گوێ لە ئێمە دەگرن مامۆستاکەت هەر چیەکە هەر بیر و باوەڕێکی هەیە هەر شێوازێک بێ دەکاتەوە لەبەر قەدری مامۆستایەتی حرمەتی بگرە ئەگەر لە مەکتەبیش نەماوی دوای چەند ساڵ مامۆستات بینیەوە چۆتە پیر بووە بڕۆ دەستی ماچکە بیری بخەوڵ لە مامۆستا من ڕۆژگاری قوتابی تۆ بووم ئەزانی چەند دڵی پێخۆش دەبێ والله کە ڕێز لە ناوەندەکانی خوێندندا نەما بەخوا بەرەکەتی علمیش نامێنێ کە مامۆستا بێڕێزی لەلایەن قوتابیەوە پێکرا کە لێی درا کە پەلامار درا کە هەڕەشەی لێکرا بەرەکەت لەو خوێندنگایە نامێنێ لەو زانکۆیە نامێنێ دینی ئێمە هەمومان فەقێ مزگەوت بووین لە هەموو ژیانمان لە بیرم نییە چوار مەشقی لە بەدەمی مامۆستا دانیشتە بم نەکەر من هەموو فەقێ مزگەوت کە ئەو هەموو ساڵە لە خزمەتی مامۆستاکانی خۆماندا بووین بە حیاتی فەقێیەکم نەدیوە چوار مەشقی لە خزمەت مامۆستا دانیشت بێ دەیانجار دەرسەکەمان دوور درێژ بووە قاچەکانم سڕ بووە کە هەستا و مامۆستاتی دەرسەکە تەواو بوو تر بە سەری فەقێیەکی تر بێ قاچم ئەوەندە دەمەکەین بۆ لە ڕووم نەهاتەوە واللهی لە لای مامۆستا قاچم بگۆڕم بیخەمە سەر قاچێکی تر لەبەر حرمەتی ئەو مامۆستایە بەو سڕیشە سپیەوە دانیشتۆ بە مندیلێکی سپیەوە دەرست پێ دەڵێ ئەبێت لەسەر ئەژنۆ بە ئەدەب بە حرمەت گوێبیست پرسیاری بە ئەدەبانە بۆ بەرەکەتی حجرە زانی چۆن بوو ئێستا کابرا کولی شریعەت تەواو دەکات هیچ نازانێ بەقەدر فەقیر ڕوبع فەقێیەکی جاران نازانێ هەموو بەرەکەتەکە ئەو ئەدەبە بوو کە لە بینی مامۆستا و فەقی مزگەوتە هەبوو قەت لە ڕێگادا ئینسان نابێت پێش مامۆستاکەی خۆی کەوێ ئینشاء الله پەروەردەکاران ئەم گەنجە جوانانە بڕیار بدەن ئەوە ڕێزگرتنی خۆتە ڕێزگرتنی ماڵەوەتە ئەها ڕێزی باوکو دایکمان باس کرد هەر کەسێ لەگەڵ دایک و باوکیە بەڕێز بێ وەڵای لەگەڵ بەتەمەنەکانە بەڕێزە لە مەکتەب پێوەی دیارە کە لە ماڵێکی بەڕێزا پەروەردە بووە ڕێز لە مامۆستایە گرێ مامۆستا لێشی تووڕە بێ بەرەو ڕووی نابێتەوە ئەڵێ من لە ماڵێکا پەروەردە بووم ئەهلی ڕێزم بەخوا هەر یەکێک لە ئێمە تەمسیلی ماڵەکەی خۆی دەکا ئەوەی لە ماڵەوە دوو لە ڕووی جەنابتان پەرژین بێ بە جوێن و بە فەزیعەت ڕاهات پێ لەم دەرەوەی ماڵیش هەر دایم و شەی ناشرین بەکاردێنێ ئەوە پەروەردەکەی لە ماڵەوە بووە ئەوەی دایمە ڕێزی لە خەڵک گرت لە مەکتەبە منداڵێکی بەڕێزە بزانە دایک و باوکی لە ماڵە بەڕێزن لە زانکۆیە کوڕکچێکی بەڕێزە ئەوە دایک و باوکی زۆر بەڕێزن لە ماڵەوە بەڕێز پەروەردەیان کردووە چاولێ چەند مؤەدەبە لەگەڵ هاوڕێکانیدا بە تایبەت لەگەڵ مامۆستاکانیدا سێمیان خۆشەویستم ڕێزی میوان بگرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه هەر کەسێک ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با ڕێزی میوانەکەی بگرێ ئەو میوانە هاتۆ بۆ لات ڕێزی بگرە ڕێزگرتن لە چۆ دەست پێ دەکا بەردەوام باب و باپیرانی من و تۆوان فێر دەکردین میوان کە هات لە ژوورەوە دامەنیشە تا ئێستا وڵات من خەل لە حملە زۆر میوانداری بەدەگمەن نەبێ ناسم بەڵام زۆر جارم بینیوە کابرا لە ژووری میوان پێشوازی لێ دەکات تۆ سعاتێکە تەلەفۆن کردو کە دێی
ئەسڵ لە ڕێزگرتن لەوە دەست پێ دەکا و بڕۆ دەرەوەی حەوشە لە دەرەوەی حەوشە بە خێراتنی میوانەکە بکە ئەمجا فەرمووی لێ بکە بۆ ژووری میوان کابرا لە ژووری میوانە دڵە فەرموو هەر کەس نییە دەرگال لێ بکاتەوە حەوشەکە دەبێت ئۆتۆماتیکی بۆ خۆی بە قفڵەکە دەکرێتەوە ڕێزی میوان لەوە دەست پێ دەکا پیاوی بەڕێزی وەکو جەنابتان بڕۆ بۆ دەرەوەی حەوشە کە ڕۆیشتیش ئەگەر پیاو بوو بۆ خۆل لەگەڵی تا دەرگای دەرێ بڕۆ تا حەوشەکەی ئەو دیو ئەگەر ژن بوو باش نەکەت بڕوا بە پیریەوە بۆ دەرەوەی حەوشە ئەگەر ڕۆیشتیش خێزانەک بە ڕێزەکەت بە هەتا دەرەوەی حەوشەی ماڵ لەگەڵی بچێ ئەزانن ئەوە حکمەتێکی گەورەشی تێدایە ئەویش ئەوەیە جاری وایە ئافرەتێک هاتۆتە ماڵێکەوە خوانەناسێک با گومانێک دروست نەکا بڵێ وەڵا ژنێکم بینی خۆی بۆ ماڵەدا کرد لەوە چێ ژنەکەی لە ماڵەوەی بۆ لای پیاوی فڵان کەس چوو بێ ئەگەر ژنەکەت چوو پێشوازی کرد لە دەرەوە لەگەڵی بیندرا کەس دەتوانێت گومانە دروستکە کەس ناتوانێت ئەگەر ڕۆیشتی شە دەرەوە نەڵەن وڵا ژنێک لەو ماڵە هاتە دەرەوە ژنەکەی خۆتی لەگەڵا بۆ کەس شەیطانێک ناتوانێت گومانە دروستکە پیاوێک چۆ ماڵێکەوە هەزار خوانە ناسەیە وڵا بینیمان پیاوێک بەخۆلەوە چێ مێردەکەشی لە ماڵەوەی پیاوە چی کرد لەو ماڵەیە ئەگە پیاوی ماڵەکە خۆی لە دەرگای پێشوازی بکە خوانە ناس دەتوانێت گومانە دروستکە ئەو فیتنەیە بنێتەوە کە بەڕێشت کرد لەگەڵ یا چوویتە دەرەوەی ماڵەکە دیسان خوانە ناسێکی گەڕەکەکە ناتوانێت گومانە بۆ دروستکە وڵا پیاوێک لەو ماڵە هاتە دەرەوە هەم ڕێزت نواند ئەو پەڕی ڕێزە لە خۆت حتا ڕێز لە میوانەکەت بگری بڕواتان هەبێ ئەوە نیشانەی ئەوە تۆ پیاوێکی بەڕێزی و ئەو دەرگای گومانانەش دادەخەی لە هەموو کەس ئافرەتێک لە ماڵم من هاتۆتە دەرێ بەڕێزان ژنەکەم لەگەڵی بۆ تا دەرەوەی دەرگا هەی خوانە نازنەچی گومان و فیتنەی دروستکەی بوختان دروستکەی ئەوە خێزانم لەگەڵیاتی خێزانیشم پێشوازی لێ کردووە ئەو پیاوە بەڕێزە من خۆم چوومە پێشوازی خۆشم هەتا قاپی سارەکەم پێوەدا لەگەڵ یا بووم ئەبێ وریابین ئەمەی کە باب و باپیرانمان پیان وتوین والله ئەم کوردەواریە هەمووی لەسەر حەدیثی پیاوە صلی الله علیه و سلم پەروەردەبووە لێی لامەدەن لێی زیادکەن بەناوی مستەقەفی و ڕۆشنبیری و ئەوانەوە وامان لێ هاتۆ خەریکە ڕێزەکان کاڵ دەبنەوە ئەبێ میوانیش ڕێزی خۆی بگرێ کەم میوان ڕێزی واجبە کە ڕێزی خۆی بگرێ چوویتە شوێنەکە وتیان لەوێ دانیشە ڕێک لەوێ دانیشە وتیان فەرم بڵێ لەکوێ دانیشم وتیان ئەوێ دانیشە یەکسەر ئینکاری مەکە بڕۆ لەو شوێنە دانیشە دیارە خاوەن ماڵ ئەوەی پێ باشە مەڕوانە بە هەموو لەشی ماڵەکەیە مەڕوانە لە سووسێکەوە بزانی داخۆ ئەو لەو دیەوە چییە مەپرسە ئەزیزم پرسیار مەکە هیوا هەیە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان دەچێتە ماڵێکەوە لە گورد و درشتی ئەو ماڵە دەپرسێ ئەم خانۆهی خۆتە چەند منداڵت هەیە لەکوێ دەخوێنن معاشت چەندە خەریکی چیت پێ دەڵێن کاکە تۆ هاتووی کتاب کاریم بۆ پڕکەیتەوە یا میوانی بە ئەدەبەوە بەڕێزەوە کاتی کەم دانیشە ئەمڕۆ خەڵک بە زۆری ئیش و کارەکانمان وا چڕبوونەوە وەڵی وادا دەنیشە باوێشک دەدەی هەر هەڵناستێ سەیری سەعات دەکەی هەر هەڵناستێ تەلەفۆن بۆ دێ هەر هەڵناستێ ئەو خۆی ڕۆژێ هەر نووسووە تۆش ماندووی ئەوەندە دانیشە کە هەستای کابرا پێی خۆش بێ خۆزگە دەقەیتر دانیشتایە ناوان خەی ڕۆی نەجاتمان بوو خوا بکەم جارێکی تر نایەتەوە ڕێزی خۆت بە خۆتەوەیە ئەبێ ئاگادار بی جەژن دێتە پێشەوە کاکە خەڵکیش وەک تۆ ماڵ و منداڵی هەیە چوونە دەرەوەی هەیە هیوا هەیە نانی جێژنەکەی بە چاکی نەخواردە دە ماڵی کردووە گلەیش دە خەڵک دەکا کاکە بۆ لە ماڵنی ئەی تۆ بۆ لە ماڵنی دانیشە با خەڵکیش چوار پارونانی جەژنەکەی بخوا و تۆزە خۆی بگۆڕێ و لەگەڵ ماڵ و مناڵیات جەژنە پیرۆزەیەک بکا و دوو تەلەفۆنی خزم و کە سوکاری نزیکی خۆی بکا و ئەویش باوکو دایکی هەیە لێگەڕێ گلەی مەکە دەبێت کە ڕێزی میوان واجبە میوانیش بە ڕێزان ڕێزی خۆی بگرێ ئاگامان لێ بێ ئەمە داد و دەستوری ئیسلامەتیەکەمانە چوارەم هەر کەسێ پێگەیەکی هەبوو ڕێزی بگرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئیذا ئەتاکم کەریم قەوم فەئەکریموه هەر کەسێک لە شوێنی خوا بە ڕێز بوو ڕێز عەشیرەتێک بوو ڕیشسپی بەرەباب و قەومێک بوو پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان بوو لە ناو قەوم و کەسوکاری خۆیدا حرمەتێکی هەیە دیواخانێکی هەیە نان و خوانێکی هەیە لە بنەماڵەیەکی گەورە لەدایک بووە هەر لە بنەماڵەیەوە بە پیاوەتی هاتوون کە میوانت بوو ڕێزی تایبەتی لێ بگرە با هەز نەکا ڕێزی شکاوە کەریمی قەومی خۆیەتی ڕێزداری ناو گەلەکەی خۆیەتی هۆزەکەی خۆیەتی نابێ بە چاوی سوک سەیریکەی هەر چیەکی ناوە هاتۆتە لای تۆ ڕێزی تایبەتی لێ بگرێت چونکە لە ماڵی خۆیاندا بە ڕێزەوە ئەوە بنەماڵەیە با ڕێزەکەی نەشکێ پێنجەم کەسی غەریب و میوان لە شار و وڵاتەکەتدا ڕێزی بگرە بەوەی ڕێگای نیشاندا ئەو غەریبە زۆر شوێن نازانێت پرسیاری لێ کردی بە ئەو پەڕی ڕێزەوە ڕێگاکەی نیشاندا زەردەخەنەیەکی جوانی بۆ بکە خاتری بگرە بڵێ وەڵڵاهی ئەم شتە بەوەندە دەفرۆشین بەس جەنابەت کە هاتوویتە شوێنەکەمان هاتوویتە شارەکەمان وڵاتەکەمان ئەمەش لەبەر حرمەتی ڕێزی جەنابەت بە ئەوەندە خاترت بێ نەک هەندێک خەڵک هەیە فرسەت دێنێ کە بزانە کابرا غەریبە دوو ئەوەندەی لێ دەستێنێ ئەوەندە و نیوی لێ دەستێنێ دوایی کە بۆی ئاشکرا و چڕقێکی لە تۆ دەبێتەوە ئەڵایە و خەڵکی ئەو شوێنە چەند خراپن بۆیە هەر کەسێک کە هات ماڵێ ئەوە عەرەبە وەڵام من ڕقم لە عەرەبە وەڵام من ڕقم لە تورکە ڕقم لە فارسە
ڕقلەتی کەیفی خۆتەوە ئەو بابەتی چکەی نەتەوایەتیە کەسێشکە لە شوێنە زوڵمی لێ کردووی بە ئەمی مەڕێژە ئەم میوانە لە شارەکەی تۆدا میوانە ئەو پەڕی ڕێزی لێ بگرە خاتری بگرە زیادی لێمەستێنە ڕێگای نیشاندە زەردەخەنەی جوانی بۆ بکە بە ئەدەبەوە قسەی لەگەڵ بکە ئەزانی تۆش کە چوویتە شوێنێکی غەریبی خەڵک ڕێزی لێگرتی چەند هەز بە مرتاحی دەکەی تەمسیلی شارەکەی خۆت دەکەی ئەڵە کابرا چوومە ئەو شارە ئای کە خەڵکی بەڕێز و چاک بوون باوەڕکە ناوی شارەکەت بەرز دەکەیتەوە ئەبێ زۆر ئاگامان لێبێ ئێستا هەرێمی کوردستان بەتایبەتی ئەم شارەی خۆمان بە هەموو شوێنەکەەوە خەڵک دێتە ناویەوە لە هەموو زمان و نەتەوەیەکەوە دێتە ناویەوە ئەبێ ڕێز لە تاک بە تاکیان بگرین ئەو خۆی لەگەڵ ئێمە خراپ بوو ئەوە پەیوەندی بە خۆی و قیامەتی خۆیەوە هەیە بەس نابێ ئێمە وابین بە ناوی تۆڵەکردنەوە ئەوە میوانی شارەکەمانە هەتا دەڕواتە دەرەوە ئەو پەڕی دیفاعیشی لێ دەکەین ناڵی خەڵک قەدری لێ بکە ئیسلامەکەی ئێمە وای فێر کردوین شەشەمیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إن من إجلال الله إكرام ذي الشيبة المسلم سيكس هر كسي ريزيان ليه بقري ريزي خواي قوري قرتوا هر كسي ريزي بتمن بقري وحامل القرآن غير الغالي فيه والجاف عنه هر كسي هلقري قرآن به هلقري قرآن يعني أو كسي قارئه هر كسي قرآن خيم بولا برخاتي خواب ريزان ريزي ليه بقري هر کسی حافظی قرآن و قرآنی لبر و لبر خاطی قرآن که ریزی تایبتی لیا بگرن هر کسی قرآنی تفسیر کرد لبر و مفسری قرآن ریزی تایبتی لیا بگرن إلا أو كسنة بقرآن بكار ديانه بوجني ودان بخلق آياتك بو يهود ونصارى هتطلعوا مسلمان عيني أوانه آياتي قرآن دين أو ريزي خوي نهيش قرآن نابه أواد بكار بيه يعني كسي قرآني خويندو بشتي لقرآنك كدو هيز عملي قرآني نيا وريزي نما والله كسي حقي قرآنك إذا قارئ بو حافظي قرآن بو مفسري قرآن بو ببيستي خوار ريز اللي يقر ريزي خواي قولت قرتوا والسلطان المقصد هر کس کار بدز بو داد پرور بو گندل نبو برتیل خور نبو فرقی امو او خزم براخی خوی لگل بگانه که لدایره ندکرد ریزی بگره مادام داد پروره بله دستکانت خوش به والله امیدوارم پیای وکو جناب الحکومت زور به که بعدالت کار دکی هادلی پی خوش دبه هانی ددی که ریزی او کار بدست داد پرورت گرد ریزی خوای پروردگارت گرد خو اوندی پی خوشه کوتا خال برزان ریزگتن لو کروکش فقیر و هجارانی که به کسو به پشتیوان بون که خویان پیگیان که خویندیان ماذا كركي فلان كس كره هالكز نازنه كريشي او بتمدير ناحيه بو بقايم قام بو بحاكم والله هي دس خوش ببي باوكي بهجاري ببي برقي بو زحمتي هجاري زانكو التواكر قانون التواكر الحمله بيجي كتي ريزي خلق دغري لبن ماضي شي هجار والله الريزي تايبتي اللي دغرم كاوا بيوانا خوت بيجيان بالريز لو انا بقرين كبهجاري خوان بيجيان دو بس زحمتي خوان دويانا اگه پۆستێک شیان وەرگتووە نرخی فەقیر و هەژارەکە دەزانێت چونکە ئەزانێت دەردی هەژاری چەند گرانە لەبەر خاتی باوشی پۆستی پێ نەدراوە هەر کەسێ بەهرەیەکی هەبوو خۆشەویستم ڕێزی لێ بگرە ئەم دینە ئەم مزگەوتەوەمان فێر دەکا چەند جوانە کابرایەک لێی دەپرسێرە پیشەی جەنابەت چییە ئەڵێ دارتاشم بڵێ ماشا ئەڵڵا پیشەی پێغەمبەر زەکەریات هەیە کانە زەکەریا نەجارن ئەزانی زەکەریا پێغەمبەریش نەجار بوو دارتاش بوو چەندی پێخۆش دەبێت کەسێشکە دەڵێ وەڵا بەرگ دروم ئەی ماشاءالله لێبێ پیشەی ئیدریس پێغەمبەرە ئیدریس پێغەمبەریش بەرگ درو بوو کەسێ دەڵێ وەڵا ئیشم ئاسنگەرە ماڵ بە قوڕ نەجێرەوە مێشک و سەرت نەچووە بڵێ پیرۆزبایی لێ دەکەم داود پێغەمبەریش ئاسنگەر بوو هەتر چەند خۆشە چەند دڵی پێخۆش دەبێت کەسێک دەڵێ وەڵا شوانم مەڵێ هێشتا هەر شوانی بڵێ پیشەی پێغەمبەرانی خوا و پێغەمبەری ئیسلام محەممەد هەڵگرتووە صلی الله علیه وسلم پێغەمبەران هەموو شوانیان کردووە ئەی ئەو لەشە ساغ بێ ئەزانی چەند دڵی پێخۆش دەبێت کەسێ ئەڵێ وەڵا نووسەری کتێبێکم بڵێ یا ڕەبی بەرهەمت زیاد بێ والله ئەزانم حتا ئاوی چاوت هاتۆ تا کتێبێکت چۆتە چاپخانە و چاپ کراوە والله ئومێدەوارم کتێبەکەت بخوێنمەوە دەستخۆشی لێ دەکەم بەردەوام بە هانی بدە کۆتایی ئەم وتارە بەوە دێنم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن مراعاتی هەست و شعوری خاوەن پیشەکانی کردووە ڕێزی گرتوون بەڕێزان ئیمامی زەهەبی لە کتێبە بەناوبانگەکەیدا سیر و ئەعلام النوبەلا دەفەرمێ بەڕای کوڕی مەعرور لە مەدینەوە چوو بۆ مەککە لەوێدا دەفەرمێ کەعبی کوڕی مالیک کە کەعب برازای بوو چوو بۆ لای ماڵی ئەوان کە چوو بۆ ماڵیان وتی پێم خۆشە سەرێکی ئەو محەممەدە بدەین دەڵێن بۆتە پێغەمبەری خوا وتی باشە مامە فەرموو با بڕۆین بەڕای کوڕی مەعرور لەگەڵ بەڕای کوڕی مالیک بەیەکەوە چوون بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەڕان ناناسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێ لە صیفاتی ئەوە بووە نەجلەکانی تایبەت بوون
نا شوێنی دانیشتنی تایبەتی هەبوو وەکو خەڵکێکی سادە لە بازاڕە گەڕاوە بۆیە کە غەریبێک دەهات دەیگوت ئەرێ کامە محەممەدە یعنی هەستی نەدەکرد کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کابراوە زانم مەلابی وەسەری ڕوتفسیە بازار زۆر سەیرە چۆن هیچ نیشانی مەلایەتیت پێوە نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو گەورەی خۆیەوە پێشەوەی ئەو ئومەتە ڕەمزێکی تایبەتی نەبوو پێی بناسیێتەوە لە ناو خەڵکە هەر وەکو ئاسایی جلی وەکو خەڵک ڕیشی وەکو خەڵک پێڵاوی هەر وەکو خەڵک عەبا هەر وەکو خەڵک بوو کابرایە کە لێ پرسی وتی عەباس دەناسن وتیان بەڵێ وتی عەباس دەناسین ئەرە وەڵڵا عەباسی کوڕی عەبدولموتەلیب دەناسین دەیوتی ئەوە مامی پێغەمبەرە صلی الله علیه و سلم ئێستا من هاتم وا لە لای کەعبەوە دانیشتووە بەیەکەوە دانیشتون دەفەرمێ کە چوون عەباس پێشوازی لێکردن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دایانناسی ئەو دوانە وتی بەڵێ دایانناسم ئەوە بەڕای کوڕی مەعڕوڕە بەڕای کوڕی مەعڕوور سەید و قەومی ئەوە ڕیشسپی قەومەکەیەتی و لە مەدینەوە هات لە یەثریبەوە هات وە کاتە پێی نەوەدرا مەدینە پێغەمبەر هێستا کۆچی نەکردبوو بۆی لە یەثریبەوە هاتۆ سەیدی قەومەکەی خۆیەتی پێغەمبەر بە خێراتنێکی گەرمی کرد وتی ئەوان کێیە فەرمووی کێ ئەویان عەباس فەرمووی ئەوە کەعبی کوڕی مالیکە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی شاعیرەکە ئەوەی کە شاعیرە ها پێغەمبەر صلی الله علیه و سلم زانیوێتی شاعیرێکی بەناوبانگەیە ناوی کەعبی کوڕی مالیکە کەعب دواتر مسلمان دەبێت دەفەرمێ واللهی هەرگیز ئەوم لەبیر ناچێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی منی کە ڕێزی گرتم وتی شاعیرەکە چاولی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو شاعیر هەموو گومڕان و شعر چییە و با بەوەرە واز بێنە ئێتر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەو کابرایی کە شاعیرە ئەمە شاعیرەکەیە دەفەرمێ ئەو قسەیە ئەوەندە کاریگەری هەبوو لەسرم دوایی بوو بەهۆی موسڵمان بوونم قەت لەبیرم ناچێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێزی لە پیشەکەم گرت ئەمە چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ قەت بە چاوی سووک سەیری پیشەی هیچ کەسێک مەکە بەڕێزەوە سەیری پیشەکەیکە قەدری بۆ دانێ هەڵی سەنگێنە ئەو بەڕێزە تۆی خۆش دەوێت کە زانی بە چاوی ڕێز سەیری پیشەکەی دەکەی خۆی پەروەردگار ڕێزداری دنیا و قیامەتمان کە خوای گەورە بمان پارێزێ لەوەی ڕۆژگارێک بە زمانی ئێمە خوای پەروەردگار بمان پارێزێ بێڕێزی بە کەسێک بکرێ و بشمان پارێزی لەو کەسانی کە بێڕێزن خوای بمان پارێزی لێیان لە زمانیان لە قەڵەمیان لە نووسینیان بە گەورەی خۆت حفظمان کرد بمان پارێزی آمین آمین والحمد لله رب العالمين